پێشمەرگەیەکی بریندار کە بۆ چارەسەربراوەتە وڵاتی تورکیا دەڵێ دوای گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان چەندین نیشانی خراپبوونی تەندروستی لێ دەرکەوتووە کە بەهۆی هەڵەی پزیشکەکانی تورکیاوە تووشی بووە. ئەو پێشمەرگەیە ئامادە نییە ناوی بنووسرێ و لە سەر شاشەی تەلەڤیزۆن دەربکەوێ چونکە سکاڵای بردۆتە لای وەزارەتی پێشمەرگە و لەسەر گومانەکانی لیژنەیەکی پزیشکی پێگاتووە. ئەو لە شارۆچکەیەکی دەوروبەری کەرکووک دەژی و دەڵێت لە تورکیا گورچیلەیەکیان دەرهێناوە. من حالبی گورچیلەم بەرکەوتبوو حالبی نەک گورچیلەم کێشتەی نەبوو بەڵام کە گورچیلەیان دەرهێنام پێیان نەوتین ئەو دوو مراکم لە بوو بەوانشیان دەوتبوو لەگەڵ ئەوە شافێکی تیان جێماوە لەو لە ساڵپەکەشما ئەوە هیچ گورچیلەکەشیان دەرهێناوە واتە من ئەم ئەمەلاتێک بە تورکیا کردم بگرێت تەنها زەرەر بوو نەک هیچ سوودێکی من نەبێت. ئەو پێشمەرگەیە مانگی ئایاری ساڵی 2015 لە شەڕێکدا لەگەڵ چەکدارانی داعش لە باشووری ڕۆژئاوای کەرکووک بریندار بووە. دواتر لەسەر خەرجی وەزارەتی پێشمەرگە لەگەڵ چەندین پێشمەرگی برینداری تر بە مەبەستی چارەسەری پزیشکی دەبرێتە وڵاتی تورکیا. هەر ئەم پێشمەرگەیە نییە کە دەڵێ گورچیلەی دەرهێنراوە و سکاڵای لە چارەسەری نەخۆشخانەکانی تورکیا هەیە، بەڵکو چەند پێشمەرگەیەکی دیکە هاوشێوەی ئاماژە بۆ دەکەن گورچیلەیان دەرهێنراوە یان ئەندامێکی جەستەیان زیانی پێگەیوە. جێگری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان دەڵێ ئاگداری گلەی و سکاڵای پێشمەرگە بریندارەکان و لیژنەیان پێگێناوە بۆ دەرکەوتنی ڕاستی و دروستی گومانەکانیان. بەشێکیان عیلاج کراون و بەشێکیان گلەی و ڕەخنیان هەیە و بەشێکی تریشیان هەندێک دەنگۆی قسەی تر هەیە کە کاری خراپیان لەسەر کرابێمە وەکو لیژنەی پێشمەرگە لەگەڵ ئەو لیژنەی وەزارەتی پێشمەرگە لە بە دووادا چونداین و تاکو ئێستا نەگەشتووینە شتێکی سەحیح ئەو کاتە ڕایەگەێنین. هەر سەبارەت بە سکاڵایانی پێشمەرگە بریندارەکان دەستگای تەندروستی پێشمەرگە لیژنەیەکی پسپۆڕی پزیشکی ڕاستپاردووە بۆ لێکۆڵینەوە. ئەگەر هاتوو دەرکەوت بە مەبەست ئەو کارانیان بەرامبەر بە پێشمەرگە بریندارەکان کردووە ئەوە سکاڵای یاسایی لەسەر حکوومەتی تورکیا تۆمار دەکەن. دەستگای تەندروستی پێشمەرگە لیژنەیەکی پزیشکی تایبەتمەندی لەو بارەیە پێکهێناوە ئەو پێشمەرگانشی کەشکاتیان هەبووە بانک دەکرێن و پرسیاریان لە دەکرێت و بە تایبەت ئێمە لەسەر کەیسی یەک لە پێشمەرگەکان زۆر تەئکیدمان کردوێتەوە کە گورچیلەیەکی لەدەست داوە. لە سەرەتای جەنگی داعشەوە بەشێک لە بریندارانی پێشمەرگە ڕەوانی وڵاتانی ئەوروپا کراون بە مەبەستی وەرگرتنی چارەسەر و تا ئێستاش نزیکەی 1000 پێشمەرگە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر ڕەوانی وڵاتانی بیانی کراون. ژاردەباغ ڕێنارتی سلێمانی